زانست و خۆراکی ژیانی جێی افتیخاری هەموو کوردانی لەپاڵ ئەوەشدا خاوەن و هەڵخۆڵاوی زانستی سەردەمە کە کۆکەرەوەی زانستی ڕەسەن و معتەبەر و دانەبڕاوە لە زانستی سەردەم قسەی فەقەیانی مەلای جزیری خۆی بە میلادگەیەکی ڕاستەقینەی حوجرەی ڕەسەنی کوردەواری و بەرهێنەری مەلا و زانایە لەسەر ڕێچکەی زانایانی کورد هەر لە ئیبن سەلاح فەقەیانی ئەم مەدرسەیە بە بەردەوامی دروشن شافعی بەڵێن دەدەم شەردا بە حوجرە و مەدرسەی مەلای جزیری لەپاڵ پێگەیاندنی مەلای پڕ لە زانست دەربارەی منهەجی حوجرە بەساڵ نییە وەکو با بڵێ خوێندنی ئاکادیمی بەڵکو بە منهەج تەواوکردنە ئەوەی کەوا جیاوازیش منهەجی حوجرە لەگەڵ خوێندنی ئاکادیمی دەکات خوێندنی ئاکادیمی ساڵانەیە جاری وا دەبێت کتێبەکە تەواوش ناکەی بەڵام نظامی حوجرە وانە دەبی لە ئەلیف تاوەکویا ئەو قوتابیە بێت چۆک بداتەوە لەگەڵ مامۆستای تا کۆتایی پێبینی جا لەبەرەوە لەسەر زیرەکاتی قوتابیەکە ڕادەوەستی ئایا ئەو منهەجەکەی چەند تەواو دەکات بە چەند تەواو دەکات بە کورتی دەتوانم بڵێم ئێمە الحەمدولله لە میانەی 5 ساڵ 50 کتابی زانستە شەرعیەکانمان خوێن لە هەموو بوارەکانەوە ئەو قوتابیانە کە لای ئێمە بەهرەمەند بوو الحەمدولله هەر ناسناوەکەشم جامیعیە لە هەموو لامانیشکۆ کردیتەوە لە بگرە لە دەڤەری بادینان و نەهلە و با بڵێم زێباری و لە دەڤەری با بڵێم سۆران و ڕانیە و منتیقانەی با بڵێم سورچیاتی بگراتە دەڤەری گۆرانەتی و لای بەردەڕەش و ئەولایان ئەوشمان هەبوو الحەمدولله لەگەڵ منتیقەی دەشتی هەولێر و عەشیرەتی بلباس و ئەوەمان هەموو کۆ کردبووەوە پێکەوە لە خۆی بە زیادی لەگەڵ ئەو 5 قوتابیە ماوەی ئەو 5 ساڵە لە خزمەتیان بووین الحەمدولله توانیمان لەگەڵ هەندێک مامۆستای تری بەڕێزیش کە ئەوان وەکو جوندی مەجهول لەگەڵم بوون ئینشاءڵڵا توانیەمان بەو ماوە کورتەیە منهەجی فەقێهاتیان پێتەواو بکەین. الحمد لمن قدر خيرا وخبالا عزیزانی جزیر و موشوانی ئەمانە پاچیان کوردن نهایەت لەبەر بێدەفتەری ون بوونفانی أنا كما كان ولم يقعد لمن صور حسنا وجه لمن صور حسنا وجمال اللهم صل على حبيبنا محمد وعلى کەی ڕەوایە بردەنە بەرگوڵەیان ڕاوم بدێن خوێندنیم بڕێک پسر بوو هەندێک زروفاتە پێش بەڵام الحەمدولله یعنی کۆڵم نەدا بەردەوام بووم تقریبا چەند ساڵێک خوێند بەتایبەتی ئەو چەند ساڵی ئەخیری یعنی بەردەوام بووین الحەمدولله ئیشیمە لێرە تەواو نابیتن تقریبا لێرە دەست پێ دەکاتن یعنی لێرە هەم ئەرکەچی زەحمەت هەم خزمەتی مزگەوت و هەروە خزمەتی خەڵکو و لە خۆشی و ناخۆشیەکان وەکو مامۆستایەک لە وەسیەتەکانی کە باس کرد کە بەردەوام لەگەڵ خەڵک بین لە خزمەتی خەڵکدا بێت ڕۆلی حوجرە تەبعاً گرنگیەکی یەکجار زۆری هەیە پەروەردەشی تەندروست و هەروەها ڕاست و دروست کەوا بدرێتن دووربی لە هەموو فکرێکی توندڕە و هەروەها لار و مەسەڵەن خوار و خێت و ئەو هەروەها هیوادارم کەوا بەردەوام گرنگی بە حوجرە بدرێ حوجرەی زیاتر بکرێتەوە طبعاً ئەوە هەمووشی لە ژێر مثلەن چاودێری حکومەت و ئەو شتانەدایە بۆ منە هیوادارین کەوا ئەوان زیاتر گرنگی بە حوجرە بدەن و هەروەها خزمەتی زیاتری حوجرەش بکەن و خەڵکیش یعنی منداڵەکانی خۆیان بنێرنە بەر مثلەن خوێندن لە حوجرەکان کەوا گرنگیەکی یەکجار زۆری هەیە جگە لە خوێندنی مثلەن زانکۆ و قوتابخانە ئاینیەکان دەکرێت برێن ئەوە گرنگیەکی یەکجار زۆری هەیە یعنی لە بۆ پێگەیاندنی ڕۆڵەکانمان معلومە کو حوجرە ڕۆڵێکی گەلێکی گرنگی هەیە اتگەهاندنە زانستی و پێگەهاندنە زانستی و پێگەهاندنە کۆمەڵگەهەیە هەولێری خۆسەتەن ئەم بین حوجرە گەلێکت زۆرن و حوجرە ڕۆڵێکی گەلێکی مەزنیە بووی بنیادنانە کۆمەڵگەهێک سەلیم کو ئەوە ئۆرمانجە ئیسلامی یا سەرەکیە بڕاستی مع الأسف ئەم بینین لایە بۆ دینان حجرن وەسۆنینە کۆمەڵگەهی پێ بگەهینن و فەقیهان پێ بگەهینن مەلا و زانا و عالمان پێ بگەهینن بەڵێ ئینشاءالله ئەم دێ هەوڵ دەین کو ئەم ببینە دەستپێکێک و ئەم ببینە دەرگەهێک بۆ ڤەکردنە حوجران بۆ دینان بگشتی و لایە دهوک و ئاکرێ و بۆ دینان هەمی ئینشاءالله بتایبەتی وەکی حوجرە
اگر تفيد ببيا ملا ببيا فقيه فيت تو جلك صبر بي فيت صبر وطاقت هبيتن چونكي بروستي افريكا هني ريكا كو صناهينينا ريكا كو جلك زحمت و استنك يتدو هي فاگر تو کسی که صدر و هدارت نبیتن تو نشی ورکن جهینی آخری الحمدلله پشتی 4 سال و 5 سال الخواندن امشیان اجازه علمی ورگرین الدف دکتر لقمان جامعی خودت عالی خیره و معظم کتن كرجاي بيدان بوها برسمي أو حجرة ببدأ حجرتين لحجرة رسمية كان يسمى وزارة أوقاف كرواني آيني